کاگاودل بەڕێستان سەرقاڵی بەرەمهێنانی کوارگن وایە؟ بەڵێ درستە زۆر چاکە. باشە دەکرێت پێمان بڵێ ئەم کارگە چۆن بەرهەمدێنی؟ بەڵێ کاکە ئەوە سەرەتا بەخێر بێن دەستخۆشیتان لێ دەکەم ئەمما بەخۆشمەوە یعنی لە ناخەوە عەز دەکەم خەڵک فێر ببیت و ئاواتیشم بوو کە بە خەڵکی ڕابگەینم لەوانەیە هەزاران کەسەبی وەکو کەم دەرامەت بی وەزعی باش نەبی حەز دەکەم لە خۆیان ئەو ئیشەی بکەن و پڕ دەرامەتە و ئاسانیشە وەکو پرۆژێک بۆ خۆیان وەکو خۆشم هەر لۆ خێری خۆم عەز دەکەم بڵاوی بکەمەوە چۆن دروستە بیت و چۆن چاک دەبیتن زۆر دەکرێت پێما بڵێ قۆناغی سەرەتا یارمەتیم دەوەرەوە بکە شتێکی ئەوهانیە کە بچم ینی یارمەتیشیان دەم ئەوە ئەگەر بە خۆیان بە تەواوەتی گوێ بگرن بە ئەوەی فێر دەبن کووە ئەوە سەرەتا کایە یان قەسەڵە یان سەرتووکی برنجە یان قەسەڵ یان سەڵتووکی برنج ئەوانەیە دەینی ڕووی دەکەی ڕووی دەکەی تەڕی دەکەی تەواو ئەو کای دوو ڕۆژ سێ ڕۆژ بە تەڕی دەمینێتەوە لەبەر هەتا خۆ ئەوە مەرحەلەی یەکەمی مەرحەلەی دووەم چ لێ دەکەی دەینی ئەوە دەینی لەناو منجەڵی دەکەی ئەلێرانە لێرە ناو ئەو منجەڵی ئەلێرانە لەناو ئەو منجەڵی دەکەی دوای ئەو دوسێ ڕۆژەی کە ئەوە دوای ئەو دوسێ ڕۆژێ ئەو زەدەینی چ دەکەی ئاگری دەدەیە بنێ ئاوێ تێ دەکەی ئاوی تێ دەکەی ئاوەکە وەسە کایەکەی بکەویتەوە ئاوی تێ دەکەی ئاگری دەدەیە بنێ 2 ساعت ئەو کایە بڵقی تەواو بکە دەبێت ئاوەکە بکڵێ کوڵانەکەی بۆ چیە کوڵانەکەی بۆ ئەوەیە نەوع میکرۆب و ڤایرۆس وشتی وا هەبیتن یا مەسەرەن دووبارە ژیانەوەی دنکە گەنمە دنکە برنجە ئەوەیە ئەوە لە بینەچیتن نامینێ هەرچ ڤایرۆس و میکرۆبێکی شەبیتن ئەوەش نامینێ دوای ئەوە دێیەوە تۆیەکەی دەینی ئێستا تۆیەکەمان تۆ کوارگەکە تۆیەکەمان ئەوە برین ئەوە عەلاگەیە ئەو عەلاگەی دەینی جوان ئێستا ئەو تەختەی دادەنێ ئەوە چەکوچی هەیە چەکوچ کونکونی دەکە دەی دەدەی با بڵێنەوە چەکوچەکە ئێستا دیار نییە ئەوە کە کونکونت کرد دەی تۆیەکەی دەینی تۆیەکەی دەینی ئەو لایلۆنەی بەو شێوەیە ئەو هالێ دەکەیت ئەوها ئەوزە تۆچانەکەی بە دوسێ جۆری هەیە جۆرەکانی زۆرەچیان ئەوەیە دەینی تۆیەکەی بەس ئەوەی وەرەکەی و هەر یەکسەر ئەوها تێکەکەی و تێ دەکەی زۆرەی دیکەیان ئەوەی دەینی ئەوە بڕەچی تێ دەکەی ئەوها تێ دەکەی ئەوها کە تێت کرد کە تێت کرد تۆیەکەی ئەو هەدینی بە دەورەکەیدا دەکەی ئەو زە دیسانێکە کای تێ دەکەیەوە دووبارە دیسا تێ دەکەێت بەس ئەوە چەلتوکی برنجی ئەوە باشە وە باشە هەروچی خەفتەی تێکەڵیکەی و تێکەڵ بکرێت زۆری سێمیان مەرحەلەی سێمیان ئەوە کە تێت کرد قۆناغی سێم ئەوە کە تێت کرد کە پڕ و پڕ بوو برێن ئەوە ئێستا لەبەرەوەی کاتمان نیە لەبە ئەوەی بەرنامەکەش ئەوە ئەوها گرەی دەدەی کە گرێتدا بە پڕی ئەوەی 3 ڕۆژ 2 ڕۆژ لەبە سێبەری دادنی 3 ڕۆژ 2 ڕۆژ لەبەر سێبەری لەبە سێبەری دادنەی دوایی ئەن تاریک خانەی پێ دەرێت دەبی تاریک بی نابێ هەتاو لێیدا نا هەتاو بە هیچ وەختە هیچ نەوعاچی هەتاو ڕاستەوخۆ نابی زۆر دوایەوە دوای ئەوە دەینی بە ئەوەی وەدەکەی ئێستاوە لە ژۆریە مەرحەلەی ئاخیرەکەی کە مەسەرەن دەگەینە سەری بۆی پێبگا بۆی پێبگا ئێستا لە ژۆریە ئێستا باشە بۆ نەچی سەیری بکەین باشە کاکە ئەوزە لێرانەش بە لێرە زۆر گرنگە شتێکی ئەوەی پیشانت دەم ئەوە دوای ئەوەی کە بەدارێمەوە کرد و ئەوەم کرد دوای ئەوەی 3 ڕۆژ لە تاریکایی بوو ئەوە بەدارێمەوە کرد هینام لێران بەدارێمەوە کرد پاشی 25 ڕۆژ پاشی 25 ڕۆژ خواگە زوومەکەی بینە پێش ئەوە بەو شێوەی دێتە دەرێ ڕاست بەو شێوەیە ئێستا ئەوە 2 ڕۆژە ئەوە 3 ڕۆژە ئەویان سێ ڕۆژە تەمەشای بنیشیکە ئەوە مەرحەلەی ئەوەیە کە مەسەرەن تازە پێ دەگات وەکو برێن ورورەی مریشک و
جوانە دەرکردنی دار و شتیوانە ئەوە سەرەتا زۆر چاکە ئەوە حەفت ڕۆژە تەمەنی ئەوە حەوت ڕۆژە ئەوە حەفت ڕۆژە ئەوە ئێستا کاتی لێکردنەوەی زۆر چاکە کاک ئاودەل ئەوانە چەند ڕۆژن ئەوانە عینی حەفت ڕۆژە و شەشە و هەشتە و بەس ئەوە گەرماتی زیاتر بووە مەسەرەن زیاتر لێک بوویتەوە ئەوە بۆ ئەوێ هەم لێ نەگەڕێ ئەوە لۆ تۆی دێرمەوە باشە کاک ئاودەل شتێک ئێرە دەبێت تا چەند چۆن دەڵێ کەشەکەی گەرم بێ گەرمبوونەکە تا چەند گرنگە بۆ دروستبوونی بۆی چەکەرەی بکە ئەوە پرسیارەی زۆر گرنگە ئێرانە جێی کوارجی چ لە بن لایلۆنی بی چ لە ناوخانی بی چ لە سالۆنی بی لە قوڕێبی لە هەر جەیەکی بی دەرەجەی گەرمی نابی هیچ کاتێک لە بیستی بێتە خوارێ لە بیستی بێتە خوارێ بە کەلک نایە ئەدی بۆ سەرتر ڕتوبەتیشی لۆ بۆ سەروتر هەتا 25 ڕێپەدراوە بۆ ڕتوبەتی نابی لە هەفتای کەمتر بیت لە هەفتای کەمتر بێ هەتا دێ مەسەلەن ئەو هەیان دێدێ ئەبە شێوێ لێرانەدا ئەگە دەرە ڕتوبەتی لە هەفتاش بێتە خوارە قیچە کەمتر بیتن احتیادیە مەسەلەن تا 65 و 50 ئەوانە زۆر عادیە باش ئەوە چ کاتەشی لێ دەکرێتەوە ئامادە دەبێ ئەوە ئێستا کاتی لێکردنەوەیان هاتیە بەس لە سەرەتای چاندنیەوە هەتا لێ دەکەیەوە 35 ڕۆژ 35 ڕۆژی دەوێت 30 ڕۆژی دەوێت بەڵام جاری وایە تاخیرە بیتن یعنی لە سەرەتاوە مەسەلەن جێەکەی تەواو نەبووە ناسکە ئەوەیە نەخۆ ئێستاکەەوە بە ئەو گوشێ هەیە ئەوەی ئەو لای بە 21 ڕۆژی پێگەیشت یعنی تقریبا هەندیان لێ هات بە 21 ڕۆژ 21 ڕۆژ باش زۆر چاکە کاگاودەل تۆ ئەو بەرهەمە بڵین ئەوە چۆن سەرفی دەکەی لەکوێ سەرفی دەکەی بەخوایەوە من سەرەتا کە دامنا بەڕاستی وەکو ئەوە ڕێکلامەک یان بە کابرام دەگۆ دەمگۆ وەرە کاکە ببە ئەلعانەکە ئەلعام مشتریم هەیە مشتریم زۆر زۆری شەو یعنی وەبەریش ئەوە نییە کوارگەکان هەندەنی نەبرێمەوە بە هەمان ڕابگەم ئێستا بەڕاستی ئەمن ئەگە دەفتەرێک و نی و ئەو پەڕی دەفتەرێک و هەفتاوە ڕقم لەدەست بێ ئەلعان کە دەتانم 10 نەفەر 15 نەفەری وە ئیش بێخم بۆی ئەوانی سودمەند بن دەتوان بە ئیشیان بێخم بەڕاستی شتیش ئەمە وەکو حکوومەت پێویستە مەسەلەن ئیتیمان بە کەرتی کشت و کار بدا ئیتیمات بە وەبەرهێنان بداتن یعنی خۆی ئێستاکە لە زۆر دەوڵەتان حکوومەت بەخۆی مەمنونە خەڵکێک بێ هەبی پرۆژەیە بی ئەوی چی بەهانای وەبچی چکو ئێستاکەمە مەسەلەن ئەوە بەڕاستی یعنی تەحسیری لە اقتصادی ئەوەی دەکاتن خاستە خەڵکی فەقیریش ئەوە مەسەلەنە من ئێستاکە چیلۆی ئەوەی بە 5,000 دەم لە هەندێک جیان بە هەشتە لە هەندێک جیان بە هەفتە لە بە ئەمن بە شەشی مەدا بەسکردمە پێ ئێستا ئەوە وەکو پرۆتین وەکو خواردن وەکو ئەوە زۆر فەرقی هەیە لەگە گۆشتی یعنی ئەوە زۆر بە سووترە لە گۆشتەکەی زۆر بە سووترە لایانی مەسەلەن سلبیاتی کەمە سلبیاتی کەمە یعنی شتەکە نەکەجە ئەوەش هەر حکوومەت بەڕاستی لە کەرتی کشتتوکالی لە هەموو ڕوەچەوە پێویستە یارمەتی جۆتیارەکەمدا یارمەتی خەڵکیەوە بەرهێن بدا زۆر باشە کاک ئاودەل دوا پرسیارم ئەوەیە بۆ بەڕێزت ئەم کوارگە بەری ئەوە نییە مەسلەی کوارگی سروشتی دەڵێن ئەوە ژەهراویە یان ئەوەیە ئەو کێشەش نییە عنی بۆ نەزانێت کابرا دەبێت دڵ نیابێ وایە ئەو کەس ئەوە هەر کەسە کوارگی چووکە لە چیاکان هەیە وایە ئەوە پێی دەرێن دوڕای شاسەدەف هەر کەسێک سەدەف دوڕای شاسەدەف دوگمەی سەدەفی عادی کڕی لەو نوعیەتە کوارگەی لعنی لۆ خۆی لێ تەمین بی کە ژەهراوی بوون دەو کوارگانە دانیە هەشە مەسەلەن ئەگە ئیهمال بکەی و نەوە عەشەرات هەیە بێ ئەوە بکە بەڵام حەز دەکەم ئەو پەیامەش لە هەلێرەوە ڕابگەینمە هەموو خەڵکەکی کوردستان هەر کاتێک هەر کوارگەکتان کردیت هەر ئەوەکتان لە هەر جێگایەکی دیت ئەو کوارگە ئەنگۆ ئەوها بیشتینە ئەگە کوارگەکە ژەهراوی بوو بە ماوەی چەند سانیەک دێ مەیلە و کەسکەبی لە 2 سەوز بوونەکەی هێدی بەرە و ڕەنگی تۆخەبیتن هەتا دێ ڕەشەبی بەڵام سەرەتای هەموو کوارگەک یعنی ئەوە عەز دەکەم لۆ هەموو خەڵکی جیهان و کوردستان ئەوەی ڕوونکەمەوە
هەر کەسێک لە هەر جێ کوارگەکی دیت حەزی لێ بوو بخوایان ئەوە بوو یعنی سەرەتا بەو شێوەیە تاقیکەوە ئەگەر بەرەو کەسک بوون چوو ئەوە بوو ئەوە دیارە مەی خۆش ژەهراویە ئەگەر بەرەو کەسک بوون و ئەوەش نەچوو ئێستاها ئەوە بە خاوی بیخۆ هەموو کوارگێک ئەگەر کەسک نەبوو بە خاوی بیخۆ ڕەنگەکەی نابێت کەسێک سەوز بێ کەسک بوو ئەمە کەسکی پێرێن سەوزی پێ دەگوترێ ئەوە بە خاوی دەخورێ هیچ مەترسیشی نییە بینەرانی خۆشەویست دیارە خێزانی کاک ئاودەل گوڵێخان خواردنێکی کوردەواری ئامادە کردووە دەچینە لای بزانین ئەم خواردنە کوردەواریە کام خواردنێ فەرمو کاکات زۆر چاک سلام علیکم ئەحواڵت چۆنە گوڵێخان باشی خۆشبیا خۆسپاست دەکەم دەکرێت پێمان بڵێ ئەوە چی ئامادەت کردووە جابرژێوە بەرام بە زمانی خەتێ دەرێن قزیلە ینی لە خەتێ پێی دەڵێن قزیلە ئاها بەڵام بەگشتی جیابرژیوەیە بەس دیارە لە خەتێ پێی دەڵێن قزیلە باشە ئەم جیابرژیوەیە ئەم قزیلەیە زیاتر ئێوە لە کوێ دەیکەن لێرە وڵە لەو ئاردانە لەو باخچانە لە باخچەکان دەکرێت ئەها زۆر باشە چۆنیەتی ئامادەکردنی چۆنانی چۆن ئامادە دەکرێت دەچین ژنەکان دەچین دەکەین و دەینینەوە چای دەکەین دەشۆینەوە لی دەرێن هەندێک بەڕن و پیازی لێ دەنێن یان ئیوای حەزرێ هێلکەی تێکە ئێستا هەیە ئەو پیاستێکرا بەڵام هەیە هێلکەی تێ دەکەن بەڵێ پیاز و هێلکەی دەکرێت باشتیکە وڵا بەر بە پیاز و هێلکە ئێمە دەکەین باش ئەی ڕۆنەکەی ئەو ڕۆنەی لێی بەکاردێنرێ ئەگەر ڕۆنەکە غێر خۆشترە دەیکو ئێستا من لە خۆشمان بەڕوونی زەیتی لێ نانین بەس بەڕێ توند بەڕوونی تۆند زەیتینە بە ئەمن تاقیمە بزانم تا چەند تەبیعاتەوەی حەز نەخۆشە زۆر خۆشە ئەوە چەندی دێ بۆ کوڵینەکەی ئامادەکردنەکەی حەسەب جیاکەیە حەسەب ینی گیان ناسکی و ئادیکۆ ئەیوا ناسک بی زووتر دەکرێ پیربی درەنگتر دەکرێ نازۆ خۆشە دەکرێت تا زیاتر تاقیکەمەوە زانی کاگاودەل خۆشە زۆر خۆشە جەوا بێزگەلەوەی کە مەسەەن وەکو جەمێک دەخورێتن کە مەسەەن هێوارەیە یان نیوڕانەیە یان بەیانە ئەوە بەخۆشی دەرمانە ئەوە هەر کەسێک ئەوەی مەسەەن کە بوار داهات یان ئەوە بیکەن بەڕاستی پێویستە مانجێ زیاتر لە 2-3 بیخۆ لەبەر ئەوەی بۆ ماعیدە باشە ڕیۆرەکە خاوی نکاتەوە بۆ مەسەەن وەکو ڤیتامین دیوسی زیادە بەعام بەگشتی باش بەگشتی تەواوی ئەو گیانەی کە تێیدا هەمویان دەرمانن بۆ دەرمانەوە ڕاست زۆر باش گورێخان زیاتر ئێوە دەڵێن گورێوە نیە گوڵێ بەڵامە زیاتر وایە کەفی خۆت بە ئەناسایە گورێ و گوڵێ هەر یەکە تا چەند بۆ خۆت حەزت لەم خواردنێ وڵی ئەمن بەگشتی هەر بەعام حەزم لە خواردنە کوردەواریەکان هەر ئەوانش لێ دەنێم مندارەکانیشم دەخۆن حەزیان لێ فێرم کردینە هەمویان باشە ئەوە شتێکی باشە دەستەکان خۆش بێ وەڵام من تاقیم کردەوە بە تامە زۆر خۆشە بێگومان ئەم خواردنە کوردەواریانە بە تایبەتی چۆن دەڵێ ئەم گشت و جیایی کە چۆن دەڵێ زیاتر لە بەهاران هەیە تایبەتمەندی خۆی هەیە ئەی تۆڵەکە ئەویش بابا ئەویش لێ دەنێن ئەویش خۆشەوە ئەوی لێ دەنێن هەشیوە کوردیەکان لێ دەنین داندۆچی لێ دەنین دۆغا لێ دەنێن دوێنی لێ دەنێن گەرم و ماشی لێ دەنێن هەر لێ دەنێن وەنیا ئەمن هەر ئام هەر لێ دەنێم نازانم لە هەولێرش بوومە هەلێم نایە ناخۆشە دەستەکان خۆش بێ هەمیشە سەرکەوتوبی دەست خۆش بێ خواردنێکی زۆر خۆشە تامەکەی خۆش بە زۆر دەست خۆش مەمنون ڕێستێ